ناتوانم بە شێوەیەکی گشتی باس بکەم یان ناتوان حکم لەسەر هەر کەسێک بدەم بەڵام بەلایانی کەسایەتی من جل دەپۆشم بە ژێری چەند بنەمایەک یەکەمینیان بە ژێری ئەو ڕۆژتێکە وا یان بە ژێری ئەو تربیەتێک کە لە ماڵەوە پێم درراوە دومینیان بە ژێری ئەو ئاینێکەوە لە سەری گەورە بووم سێمینیان بە ژێرەی ئەو کۆمەڵگایە کە تێدا دەژیم و چوارەمینیشان بە ژێرەی ئەو شوێنەی کە دەچم بۆی. Well, I believe that every woman or girl should be free for what they would wear or like how to wear to somewhere. But the thing is, like, when you are deciding to wear something, you should also think about the place you go to. So let's say you're going to a mall. You can't just dress up like random things because you know there are a lot of people. Or when you go to work, you can't just wear something that you wear for a party. بالنسبة پۆشینی جلوبەرێک لەلایەن ئافرەتەوە ئەوە ئەگەڕێتەوە سەر کەسەکە خۆی ئەگەڕێتەوە سەر کەسایەتی خۆی ئەگەڕێتەوە سەر باری دارایی کەسەکە تا چەند ئەتوانێت جلی جوان بکڕێت تا چەند ئەتوانێت جلی مارکە بکڕێت ئافرەتەکە و ئەگەڕێتەوە سەر دایک و باوک خێزانەکە ئایا ڕێگە پێدراوە لەلایەن دایک و باوکەوە ئەم ئافرەتە هەموو جۆرە جلوبەرگی لەبەر بکات وە شتێکی تریش هەیە ئەگەڕێتەوە سەر کۆمەڵگاکە بۆ نمونە ئەڵەن ئەمڕۆ فڵان جلێکی لەبەر کرد فڵان جلێکی لەبەر کرد بۆچی با ئەم شتە نەمێنێ لە ناو ئێمەیە